نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان. خوێندنەوە هیوا کۆی. خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدوڵغەنی. شێوازی تەبلیغ. وەک پێشتر گوتمان، پێغەمبەران تەنها بیریان لای بانگەوازەکەیانە. بەڵێ، پێغەمبەرانی وا هاتوون کە تەواوی ژیانیان بە هەوڵ و کۆشش لە پێناوی بانکردنی خەڵکیدا بەسەر بردووە، کە تەواوی ژیانیان بە هەوڵ و کۆشش لە پێناوی بانکردنی خەڵکیدا بەسەر بردووە و بۆ ساتێکیش سستیان لە ئەرچی خۆیاندا نەنواندووە، کەچی سەرباری ئەوەش کەس ئیمانی پێنەهێناون. لەگەڵ ئەوەشدا ئەمە بچووکترین شوێنکاری لەسەر دڵنیایی ئەوان جێنەهێشتووە، چونکە ئەوان ئەرچی سەرشانیان بە تەواوی بەجێهێنابوو. لە هیچ ساتێکی ژیانیاندا ئەو بۆچیانەت بەرچاو ناکەوێت کە بۆنی ناڕەزاییان لێدێ. بۆچی نەمتوانی خزمەتی دینی خوا بکەم؟ بۆچی کەس باوەڕم پێ ناکات؟ بۆچی ئەم کارە شکستی هێنا؟ بۆچی ئەم نشوستیانە یەک بە دوای یەکدا دێن؟ بەڵێ، هەر پێغەمبەرێک بیر و هۆشی تەنها لای چۆنیەتی ئەنجامدانی ئەرکەکەیەتی، بۆ ئەمەش تەواوی هۆکارەکان دەقۆزێتەوە و لەم سۆنگەیەوە فەرمانبەریەکەی ئەنجام دەدات. ئیتر بڕوا پێهێنان لە ئەستۆی ئەو دانیە و لە دەرەوەی بازنەی فەرمانبەریەکەیدایە. دەزانێت کە حکم لەو مەیدانەدا دەگەڕێتەوە بۆ ویستی پەروەردیگار. لە ئاەتێکدا کە ڕووی دەمی لە پێغەمبەرە صلی الله عليه وسلم، خوای گەورە دەفەرمێت: إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. بەڕاستی ئەی پێغەمبەر، تۆ ناتوانیت ئیمان و باوەڕ ببەخشیت بەو کەسەی خۆشت دەوێت، بەڵکو خوا هەر کەسێکی بوێت دەیخاتە سەر ڕێگەی ڕاست و ئیمانی پێدەبەخشێت. بەم پێیە پەیامی پێغەمبەر خاوەن تایبەتمەندێکی بێوێنەیە. گەر هیچ کەسێکیش نەبێت سینەی بۆ واڵا بکات و هێندەی نرخ و بەهای خۆی گرنگی پێبدات، ئەو هێشتاش بێ ئەوەی بچووکترین ساردبوونەوەی بەسەردا بێ هیچ شڵەژان و دوودڵیەک و دوور لە تۆمەتبارکردنی کەسانی دی بەردەوام دەبێت لە ئەنجامدانی ئەرکەکەی. هەر لەبەرەوەشە کە تەواوی پێغەمبەران سەرباری ئەو هەموو سوکایەتی و قەدر نەزانینەی ڕوبەڕووی دەبوونەوە، هێندەی گەردیلەیەک سستی و کەمتەرخەمیان بەرامبەر ئەرکەکەیان نەدەنوان. جاییترم شێوازە لە بانگەواز حاڵەتێکە تەنها لای پێغەمبەران دەبینرێت. خەریکە بڵین بینینی شێوازێکی ئاوەها لە بانگەواز بە تەواوی تایبەتمەندیەکانیەوە لە دەورەی بازنەی پێغەمبەران کارێکی مەحاڵە. لەوەها بارێکدا لای کەسانی دی زۆربەی جار دڵشکاوی و زویری دەبینین. ئەو جۆرە کەسانە هەرچەندێکی شتێگەیشتوو بن، کەچی هێشتا لە ئارەزووی گەیشتن بە ئەنجام ڕزگاریان نابێ، وەختێکیش مەبەستی چاوەڕوانکراو بەدەست ناهێنن، بێزاری و تووڕەیی نیشان دەدەن. ئەوە تەنها پێغەمبەرانن کە بێزاری و بێتاقەتی نازانن. ئەمەش حاڵەتێکە تەنها تایبەتە بەوان. تەماشاکەن، تەنانەت هەموو ئەو ڕووداوە جەرەک بڕانەی کە لە ئوحوددا بەسەر پێغەمبەری خوادا هات تووشی دڵشکاوی و بێزاریان نەکرد. ئەوە بوو ددانی مبارەکی شکاو، ئەڵقەی خوددا ئەسنینەکەی سەریشی چەقیە دەموچاوی مبارەکی بەڕادەیەک. ئەبوو عوبەیدە بۆ دەرهێنانی ئاڵقەکان لە دەموچاوی پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام چەند ددانێکی خۆی لەدەستدا. سەرباری هەموو ئەمانە سەروەری هەردوو جیهان کە سەر تاپەی جەستەی خەڵتانی خوێن بوو، تەنها ئەوەندەی فەرموو: اللهم اهد قومي فإنهم لا يعلمون. خودایە ڕێنوێنی گەلەکەم بکە، چونکە ئەوان نازانن. ڕەنگە گەربیان زانیایە من پێغەمبەرم ئاوایان نەکردایە. جا هەرواش بوو. دواتر کە ناسیان، ئەوانی ژیانیان کردە گەردی بەرپێی ئەو دۆستە نازدارە، کەوا بێ ئەو کات نەیان دەناسی. ئەم ڕووداوە و هاوشێوەکانی ڕادەی سینەفراوانی پێغەمبەری خوامان پیشان دەدەن. ئەوانی دیژ وەک بڵێ بێدەست بوون لە بەرامبەر دەست درێژی کردە، بێجیان و زمان بوون لە بەرامبەر جوێندەردا. ئەگەر سەریشیان بریندار بکرایە و ددانیشیان بشکێنرایە، هێشتا ئۆفێکی ناڕەزاییان بەسەرزاردا نەدەهات. برس و تێم گەر وەکو وەجاخ، قەت نایکەم بۆ غەیر ئیزهار. مەم سووتێنە بە ئاگرت چیتر، ئەی چەرخی جەفاکار. بەڵێ، وەک بڵێ سەرجەمی پێغەمبەران دروشمی، بەس بە ئاگری ئەغیار مەم سووتێنە چیم لێ دەکەی بیکە، ناڵەی هیچ غەمێکم لێ نابیستی، دەڵێنەوە و بەردەوام دەبن لە ڕێکردن. ئەوە تا حەزرەتی نوح بە دەربڕینە قورئانیەکە ڕوو لە قەومەکەی دەکات و دەفەرمێت:
قال يا قوم ليس بي ضلالة ولكني رسول من رب العالمين. نوحوتی ئەی قەوم و هۆزەکەم، من هیچ گومڕاییەکەم نییە، بەڵکو من پێغەمبەرێکم و لەلایەن پەروەردیگاری جیهانیانەوە ڕەوانەکراوم. بێگومان ئەوەی وای کردووە لە حەزرەتی نوح کە بەم شێوەیە بدوێ تۆمەتبارکردنیەتی بە گومڕایی لەلایەن قەومەکەیەوە. ئەوان بەرامبەر بەو پێغەمبەرە مەزنا بێڕێزانە ڕەفتاریان دەکرد و دەیانوت إنا لنراك في ضلال مبين. بەڕاستی ئێمە تۆ لە نێو گومڕاییەکی ئاشکرادا دەبینین. لە مێژوشدا شتێکی ئەو تۆ نەگۆڕاوە. تۆمەتەکانی ئەمڕۆژ هەر هەمان تۆمەتەکانی پێشوون. تۆ سەر لێ شێواویت، تۆ کۆنەپەرستیت، تۆ لە سەردەمە تاریکەکاندا دەژیت وە چەندان و چەندانی تریش. لە ئاەتەکەی دواتردا حەزرەتی نوح بەم جۆرە لەگەڵ گەلەکەیدا دەدوێت أبلغكم رسالات ربي وأنصح لكم وأعلم من الله ما لا تعلمون. پەیامەکانی پەروەردگارتان پێڕادەگەیەن و ئامۆژگاریتان دەکەم. هەروەها شتانێک دەزانم کە خوای گەورە لە ڕێی وەحیەوە فێری کردوم و ئێوە نایزانن. نەک سەر لێ شێواو نیم. بگرە دەمەوێت ئێوە لەسەر لێ شێواوی و گومڕایی ڕزگار بکەم، چونکە من لەلایەن پەروەردیگاری جیهانیانەوە وەک ڕەحمەت و پێیامبەر بۆ لای ئێوە ڕەوانەکراوم. پەیامی پەروەردیگارتان بۆ دەهێنم و ڕێتان بۆ ڕۆشن دەکەمەوە، چونکە من شتانێک دەزانم کە ئێوە نایزانن. تێپەڕبوونی ئەو هەموو سەدەیە جیهان بینینی کافری هیچ نەگۆڕیوە. ئەمجارە حەزرەتی هود بەرامبەر گەلی لە دین تەکاوەی وەها دێتەگۆ. قال يا قوم ليس بي سفاهة ولكني رسول من رب العالمين أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. هود گوتی قەومینە من هیچ جێلی و نەفامیەکم توش نەبووە، بەڵکو نێرداوێکم لەلایەن پەروەردیگاری جیهانیانەوە. ئەو ڕاستیانەتان پێڕادەگەێنم کە پەروەردیگارم ناردوونی و من ئامۆژگارێکی ئەمینم بۆتان. شتێکی گۆڕاومان نییە. پێغەمبەران و گەلەکانیان ئەو تۆمەتانەی گەلەکانیان دەیانویست بۆیان هەڵبەستن، ئەو شێوازەش کە پێغەمبەران وەڵامیان دەدانەوە. بەڵێ جیاوازی لە یەک دووشەدا هەبێت یان نا، دەنا ناوەڕۆکی قسە و ڕستەکان هەمان واتا دەگەێنن. پاش باسکردنی پێغەمبەرانی تر لە نێو ئەم یاسا گشتیەدا بابینەوە بۆ لای سوڵتانی ئەنبیا عەلەیهی ئەکمەل التەحایە. خوای گەورە ڕوو لە سەروەر دەکات و دەفەرموێ يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر. ئەیە و کەسەی خۆت پێچاوەتەوە هەستە و خەڵکی بێدار بکەوە و گەورەی بێهاوتا و ناکۆتایی پەروەردیگارت ڕابگەێنە. يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. ئەیە و کەسەی خۆت داپۆشیوە شەو هەڵسە نوێژ بکە، کەمێکی نەبێت، نیوەی یان کەمتر لە نیوەی لێکەم بکەرەوە، یاخود زیاتری بکە و دەوری قورئان بکەوە بە وردی و لەسەرخۆ. واتە چیتر زەمەنی خۆداپۆشین و لە جێدانوستن نەماوە. هەڵسە و بەهانەی تاریکی زەدەکانەوە بڕۆ. هەڵسە و مرۆڤایەتی ڕێون کردو و سەر لێ شێوە و لە چارەنووسی ڕێیچەوت و سەرنجامی داچڵەکێنەری گومڕایی ئاگادار بکەرەوە، بە شێوەیەکیش کە ئاسمان و زەوی بهێنێتە لەرزە، بانگی گەورەی پەروەردیگارت بدە بە گوێی بوونەوەراندا. هەڵسە تا ئاسمان و ڕێسمان لە تاو چریکەی ئاوازت بێنە جۆش. هەڵسە تا پەری و مرۆڤەکان بەم هاوارە جارێکی تر گەورەی پەروەردیگارتیان بۆ دەربکەوێت. ئەیە و دۆستەی لە شەودا خۆی پێچاوە، بارێکی قورسی وەک پێغەمبەرایەتی چاوەڕێتە. هەڵسە و بەندایەتیت بنوێنە. بەڕاستی تۆ پێویستیت بەوە هەیە کە لەلایەن خوای گەورە بارگایی بکرێیت، چونکە کارگەلێکی زۆر گەورە چاوەڕوانتن. پێویستە هەموو ئەو شتانە بە خەڵکی بگەێنیت کە پێت دەگات. پرۆسەی بارگاویکردنێکی لەم جۆرەش بەبێ پاڵپشتی و کۆمەکی خوایی مەحاڵە بێتە دی. تەنها شتێک کە بتوانێت ئەمەد بۆ دەستەبەر بکات بەندایەتێکی قوڵ و پەرستشێکی بەردەوامە. بەڵێ تەواوی پێغەمبەران بە وێنەی سەروەرمان ڕایان گەیاندووە کە تەنها بۆ بەجێگەیاندنی ئەرچی تەبلیغ هاتوون،
لە دەمی ڕاپەڕاندنی ئەرکەکەشیاندا بەبێ هیچ چاوەڕوانی وابەستەبوونێک بە هیچ شتێکەوە، بێ ئەوەی دڵی خۆیان بە غەیری خوا بسپێرن، بێ ئەوەی چاویان بترازێت بۆ ڕوانینی شتێکی دی، و بەبێ ئەوەی هیچ کات بیناییان لێڵ بێت، بەردەوام خەریکی گەیاندنی پەیامی خوای گەورە بوون بە خەڵکی. ئەگەر ئەو پەیامە نوربەخشەی ئەوان نەبوایە، ئەوە هەموو مرۆڤایەتی لە تاریکیدا دەمایەوە و جیاوازێکی ئەو تۆی لەگەڵ ئاژەڵدا نەدەبوو. قەدەری مرۆڤایەتی و ناردنی پێغەمبەران بە جۆرێک ئاوێزانی یەکدین کە ئەگەر شوێنێک پێغەمبەری بۆ ڕەوانە نەکرابێت، خەڵکانی ئەو شوێنە لەوانەیە لەسەر هەندێک لە کردەوەکانیان لێپێچینەوەیان لەگەڵدا نەکرێت. بەڵام ئەگەر پێغەمبەریان بۆ نێردا بێت و بەگوێیان نەکردبێت، ئەوە هیچ گومانێک لە لێپرسینەوەیاندا نییە. وما كنا معذبين حتى نبعث رسولا. هەتاوەکو پێغەمبەرێک وەک ئاگادارکەرەوە نەنێردرێت، هیچ کەس و کۆمەڵێک بەهۆی گوناهەکانیەوە سزا نادەین. لە ئاەتێکی تردا دەفەرموێت: وما كان ربك مهلك القرى حتى يبعث في أمها رسولا يتلو عليهم آياتنا وما كنا مهلك القرى إلا وأهلها ظالمون. پەروەردگاری تۆ هیچ وڵات و شارێکی کاول نەکردووە تا لە پایتەختەکەیدا پێغەمبەرێکی نەنارد بێت کە ئاەتەکانی ئێمەیان بەسەردا بخوێنێتەوە، و نەبێ ئێمە شار و وڵاتەکانمان کاول کردبێ بەبێهۆ مەگەر کاتێک نەبێ کە دانیشتوانی ستەمکار بووبن. کەواتە خوای گەورە لە پێشدا پێغەمبەر ڕەوانە دەکا. جا ئەگەر پێغەمبەران هەڵسان بە ئەنجامدانی کاری تەبلیغ کەچی لەگەڵ ئەوەشدا خەڵکەکە هەر سوور بوون لەسەر ئینکاری، ئەیدی ئەو کاتە شایستەی سزای خوایی دەبن. لە هەموو سەردەمێکیشدا ئەمە هەروە بووە. خۆ ئەگەر لەم ڕۆژدا خوای باڵادەست کەسانێک بە سزا بگەێنێ، ئەوە ئەمە تەنها پەیوەستە بەوەی کە باوەڕداران ئەرچی سەرشانیان کە تەبلیغە بە تەواوی و وەک پێویست ئەنجام داوەیان نە. ئەو کەسانەش کە پاش بانگەوازیش هێشتا هەر بەردەوامن لە یاخیبوونیان، ئەوانە کەسانێکن شایستەی ئەوەن سزا بدرێن. هەر لەبەر ئەمەیە کە تەواوی پێغەمبەران دوور لە کۆڵدان و بەبێ نیشاندانی هیچ جۆرە وەڕسی و خەمساردیەک و بە بەکارهێنانی سەرجەم شێوازەکانی تەبلیغ بانگەوازی خەڵکیان کردووە. ئەوە تا قورئان لە سەرزاری حەزرەتی نوحەوە دەفەرمێت: قال رب إني دعوت قومي ليلا ونهارا فلم يزدهم دعائي إلا فرارا وإني كلما دعوتهم لتغفر لهم جعلوا أصابعهم في آذانهم واستغشوا ثيابهم وأصروا واستكبروا استكبارا ثم إني دعوتهم جهارا ثم إني أعلنت لهم وأسررت لهم إسرارا فقلت استغفروا ربكم إنه كان غفارا. لە کۆتاییدا لە پاش چەندین سەدە لە بانگەواز، حەزرەتی نوح بەم شێوەیە مناجاتی لەگەڵ پەروەردیگاریدا کرد: پەروەردیگارە، من بە شەو و ڕۆژ بانگی قەومەکەمم کرد بۆ یەکتاناسی و پارێزگاری، کەچی بانگەوازەکەم هیچی لێ زیاد نەکردن، هەڵهاتن و دوورکەوتنەوەیان نەبێت. بەڕاستی هەموو جارێک کە بانگم دەکردن تا لێیان خۆش بیت، پەنجەیان دەخستە گوێچکەیانەوە تا نەبیستن و جلەکانیان دەدا بەسەر خۆیاندا تا نەمبینن. زۆر سوور بوون لەسەر بێباوەڕی و خۆیان بەزل دەزانی. چۆن خۆ بەزلزانینێک پاشان بە ئاشکرا بانگم کردن. اینجا بەڕوونی و بێپەردە هەموو شتێکم بۆ باس کردن. هەندێک جاریش بەنهێنی قسەم بۆ کردن، بەردەوام پێم دەگوتن داوای لێخۆشبوون لە پەروەردیگارتان بکەن، چونکە بەڕاستی ئەو زاتێکی لێخۆش بووە. وەکەوەی حەزرەتی نوح بڵێت: پەروەردیگارە، شەو و ڕۆژ بەبێ وەستان گەلەکەمم بانگ کرد، بە بەردەوامی لە دەرگای دڵ و ماڵیانم دەدا، کەچی بانگەوازەکەم تەنها هەڵهاتن و دوورکەوتنەوەیانی زیاد کرد. یاخی بوون و گوێیان لێ نەگرتم، بەس بۆ ئەوەی قسەکانم نەبیستم، وەک بڵێ شێوازی تازە تازەیاندا دەهێنا. جاری وا دەبوو گوێی خۆیان دەئاخنی و خۆیان لە جێری دەدا، جاری واش دەبوو پۆشاکەکانیان دەدا بەسەر خۆیاندا و
بەلامدا دەڕۆیشتن هەروەک ئەوەی نەمبینن. نوری نەمر